جوانم بندی دلم خشیرینی نازنینی دنیا دی جوانی جوانم بندی دلم خشیرینی نازنینی دنیا دی جوانی جوانان داوارا بندی دلان داوارا جوانی جوانان داوارا بندی دلان داوارا خوێن شیرینی نازەنینی دنیا و دینی داوارا خوێن شیرینی نازەنینی دنیا و دینی داوارا کچی جوانی سلێمانی بۆ بە دەردم نازانی بەرامبەر بە عیشقی من بۆ داوا بێویژدانی کیژی هەولێری دێرین دڵتەڕی دڵپڕ ئاوین من مەموو تۆ خاتوزین هەتا ئەو ڕۆژەی دەمرین جوانی جوانان داوارا بەندی دڵان داوارا جوانی جوانان داوارا بەندی دڵان داوارا خوێن شیرینی نازەنینی دنیا و دینی داوارا خوێن شیرینی نازەنینی دنیا و دینی داوارا کچی ڕەنیای دەروازە دڵڕەفێن و چاوبازە پێم بڵێ ئەو نەرمە شەرمە عیشقەیان مەکر و نازە چاوکاڵی شاری کۆیە ئەو ڕوحەم شێتی تۆیە مەرجی خۆم پێ خۆشترە ئەو دامەی دڵ بێ تۆیە جوانی جوانان داوارا بەندی دڵان داوارا جوانی جوان
نازنینی دنیا و دینی داوا